پاش یەک مانگ لە ئەنجامدانی تاعەت و عیبادەت و بەڕۆژووبوون لە مانجی ڕەمەزان هەمووان بە ڕووەکی خۆش و بەدەم بەخەندەوە هاتوونە بۆ موزگەوت و بۆ زیندووکردنەوەی سونەتی نوێژی جەژن و بەرزڕاگرتنی ئەو ڕۆژە پیرۆزەی کە خوای گەورە وەکو خەڵاتێک بۆی دیاری کردوون. داواکارم لە گشت مسلمانان هەموو لە یەکتری خۆش بن چۆن خوای گەورە ئەوڕۆ ڕۆژی دابەشکردنی خەڵاتە بۆ مسلمانەکان ئێمەش ئەوە خەڵاتی لێخۆشبوون بۆ گشتدایەک دەربکەیت. ئەوڕۆ ڕۆژێکی تایبەتە لە مسلمانان بە تایبەتی بۆ خەڵکی جیهان چونکە ئیسلام پامێکی ئاشتی لەگەڵا کە بریتە لە پێکەوە ژیان لە تەبایی و لە پێشکەشکردنی ئەو هەست و سۆزە ئاشتیەی کە لە بۆ بەرامبەرتە. جەژنە پیرۆزە لە هەموو مسلمانان بەڕاستی حفادی سلاحەدینی ئەیوبی ئەوانەی کە شوێنکەوتەی پێغەمبەرن و بە ڕۆژی بوون بە تایبەتی پیرۆزباییان لێ دەکەین و داوا لە دەسەڵاتداران دەکەین لەو ڕۆژە تەمەشای ئەو میلەتەی بکەن باویژدانیان هەبی با پێک بێن بەسە لە سەر پۆست. هەمومان دڵمان خۆشە و کەیفمان خۆشە و باشترین شت ئینسان لەو ڕۆژی جەژنەدا بیکە دوای عیبادەت و پەرستش ئەوەیە خۆشی بخاتە ناو دڵی مسلمانان بە تەوخە و مسافەحەیەک بە سەلامێک بە سەردانێک بە دەستگرۆی و هاوکاری و یارمەتیدانی فەقیرێک بەوەی کە چی لە دەست دێ و چی پێ دەکرێت لە خۆیەوە لە ماڵەکەی خۆیەوە لە دەر و دراوسێ و جیران و گەڕەکەی خۆی دەست پێ بکە بەشکو ئینشاءڵڵا بەهۆی ئەو جەژنەوە خوای گەورە دەرگای بەرەکەتی خۆیمان لێ بکاتەوە. دوای ئەنجامدانی سونەتی نوێژی جەژن هەمووان بە تەوقەکردن و جەژنە پیرۆزەکردن و گەردەن ئازادکردنی یەکتر و بەدەم زیکرەوە بەرەو ماڵەوە بەڕێکەوتن بۆ ئەوەی جەژنە پیرۆزە لە خانەوادەکەیان بکەن و چێشتی جەژن بخۆن. لە کوردەواری خۆمان وا عادەتە بەیانیانی جەژن برنج و قەیسی و فاسوولیا و گۆژ لێ دەندرێ ئەگەر لێ دەندرێ زۆر خۆشە کە لێ ناندرێتن وا دەزانین جەژن نیە یعنی تامی جەژن بەو برنج و قەیسی و فاسوولیایەکەیەوەیە زیاتر تامەکەی دەدا ڕۆژێکی جیاواز دەدا جەژنی پێوە دیارە تام چێژێکی تایبەتی هەیە چونکە ڕۆژەکانی کە بەیانیان شیو لێ ناندرێ هەر ماست و چای ئەو شتانەیە بەس ڕۆژین جەژن شیو ئامادە دەکرێت لەبەر ئەوەیە. گەردن ئازادی و سەردان و هاموشۆکردنی هاوڵاتیان بۆ لای یەکتری یەکێکە لە سیما جوانەکانی جەژن. جەژن یعنی خۆشی سیزاب ناکە ئەتو ناخۆشی دووبارەکەیەوە بەڕێی من دومین لە دوایەت و ئەوەیە ینی ڕۆژ جەژنە لەک نەمالەوە دابنیشی ینی گۆشە گیربی مەبڕوو تا پێت بکرێت ئەم ڕۆژە دانەنیشی حتا پێت بکرێ سەردانی هەموو خزمان بکەیت بۆ دەبینێ ئینشاڵڵا سەر لە خزم و برادەر و خوشک و برا و خزم و کەس بەڕای من ئەوەی بینی نەبی هات شوەیەک بکە و پێک بێتەوە لەگەر یەک و سەردانی یەک بکەومە ئەدی خزماتی و جێژن هەروە و ئارە نییە. خوای گەورە دوو جەژنی بۆ مسلمانان دیاری کردووە یەکەمیان جەژنی ڕەمەزانی پیرۆزە کە دوای ئەنجامدانی عیبادەت و بەڕۆژووبوونی یەک مانگ دێت دووەمیشان جەژنی قوربانی پیرۆزە کە پاش بەجێهێنانی فەریزەی حەج دێ ئەو ڕۆژانەش بۆ مسلمانان زۆر تایبەتە هەمووان بە جولبەجی ڕەنگا و ڕەنگ و کەیف و خۆشی دەردەبڕن و لە یەکتری دەبورن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.